ئەم شەپۆلی بارانبارین و هەورە بریسکەیە زیانی بە چەند جوتیارێکی سنووری خورماتوو گەیاند کە بەهۆی هەورە بریسکەوە نزیکەی 300 دۆنم دەغڵودان گڕی گرد و سوتا. لە باتیەوە شەو ڕۆژ مەقێتی ما بکە ئێژێ نایلم درەو بکەی سعات 5 بە دواوە ئێمە خۆمان فەلاحین لە ئەڵێ مەقێتەکەی نەسووری ئەڵێ هەڵە بڕۆنەوە چێکن لەم ناوە ئاگرستان و تشتێ ئەوە تا هەورە بریسکە سوستانی تقریبان 300 دۆنم ئەگەر ئیسا بێشتایە خەڵک ئەوە هەفتەیەکە درێو کدا ئیسا خەڵک درێو خۆی کردووی خەڵک نەجاتێت ئەوە فەقیرە 300 دۆنم زیاتری سویا و فەلاح ساڵە چاوەڕێی ڕۆژێکە ئاوا درێوی بکە ئاوا بخۆی نەکەی کشتی سویا گەنم و دەغڵێ بێ وا سوتیاوە ئێمە خۆمان لێرە نەیمان ڕاستیەکەی لێراکە من لە ماڵا بیم ئانی هاتم سێگەم ئاگرەکە کۆنتڕۆی کەس لە دەستداوە ڕۆیە ئەو خەلەکان ئێمە بە پاک سوتیاوە هی من و کوڕی ئامۆزامە ئەوەی زۆر با سوتیاوە خەسارێ زۆر ما کردە خەسارەکەمان زۆرە ئەدە داواکارین لە حکوومەت بەشم قەرەبووی هاوکاریەک ئەم خەڵکە بکەوە خەلەکەی سوتیا و خۆدا نەزان 2 ساڵە وشکە ساڵیە و خەلۆمەلەوە نەوی و بێبارانی بی و ساڵ خوار ڕحمی کرد باران بی ئەوە دەغڵودانەیەمە گەشتی سوتیا ئەوە تا وەچاوی خۆتان و کابینەکەدا ئەیبینێت. تیمەکانی ئاگرکوژێنەوە بە هاوکاری گوندنشینان دوای زیاتر لە کاتژمێرێک ئاگری دەغڵودانی گوندی سنگوری باکووری خورماتویان کۆنتڕۆڵ کرد. ئەمە کەس لێرە نوێە نازانین چۆنی بیە بەڵام تقریبان 200 دۆنم زیاتر سوتیاوە دەستخۆشی لە کاک شەلال عەبدوڵەکەین ئەو توانی داوای لە داخۆ کرد 6-7 هەریقیان نارد بوویرە و کۆنتڕۆڵ کرا خەڵکش خەڵک ئاوایی خەڵک گوندی سنگۆر و هین کولی تەپە و هەفتەغار بەڵێ دەستخۆشیان یەکەین. جوتیاران نیگەران لەوەی بەشێک لە هێزە عێراقیەکان ئاستەنگ و ڕێگری دەکەن لێیان لە کاتی دروێنەکردنی دەغڵودانەکانیان ئەمە شێکێک لە هۆکارەکانە بۆ دواکەوتنی دروێنەی دەغڵودانەکانیان. پاش 2 ساڵ وشکە ساڵی و ساڵێک ماندووبوون ڕەنجی چەند جوتیارێکی گوندی سنگور سەر بە قەزای خورماتوو بەزایە چوو بەهۆی سوتانی دەغڵودانەکانیانەوە لە ئەنجامی هەورە تریشقە کە لێی داوە. جوتیاران داواکانن حکوومەت قەرەبووی ئەم زیانیان بۆ بکاتەوە تاکو بتوانن لە کشتتوکاڵی بەردەوام بن. کاروان حەبیب کورتسات نیوز خورماتوو.